کۆلێژی پەروەردەی خورماتووە خوێندکاران نیگەرانن لە خراپی و کەمی هۆڵەکانی خوێندن وەک خۆیان دەڵێن هەست ناکەین لە کەشی زانکۆداین. ئێمە 4 ساڵە لێرە خوێنین خوێندکارین ینی بەداخەوە تا ئێستا هەستمان نەکردە کە لە کەشێکی زانکۆیە ژیان بەسەر ئەبێن وای ئێمە ئێستا مەرحەلە چوارین لە قۆناغی چوارین ئەمساڵ دەڕۆین تەخەروجەکەین هیوادارین بۆ قوتابیان خوێندکارانی داهاتوو بتوان ئەم هەموو ئەرزە بەتاڵە بینایان بۆ دروستکەن. Biz burada binayet yoktu. Haliyen ayrıca amelere göre binayet yoktu burada. لە چاو کۆلێژەکانی دیکە بینامان نییە لە کەڕەوانە داوانە دەخوێنین داواکارین وەزارەت بینامان بۆ دروست بکات. Binayet çok rekikti gerek bu Wizarət Təlim Ali شتمان هەیە کە چارەسەر نەکراوە تا ئێستا بۆ نمونە بینایەمان نییە زۆر شتمان پێویستە وەکو بینن لەبەر نەبوونی جێگا لێرە دانیشتوونە قوتابیان نانەکانیان دەخۆن بینایی تازەمانەوێت داوا لە وزارەتی پەروەردە و وزاری تعلیم عالیەکەین ئەو کێشانمان بۆ چارەسەر بکەن. بەڵام لە ڕووی بینایەشەوە کەم و کورتی زۆرە بیناکان وەکو لە پشتی منەوە ئەبینن هەمووی کەرەوانەیە جاوا هەیە پۆلی وا هەیە چاوەڕێی پۆلێکی دیکە ئەکات بۆ ئەوەی محازەکەی تەواوکە ئەم بچێتە جێگاکەی ئەگەرە بێت و بینایەکە بە شێوەیەکی بەرچاو زیاد بکات و تەتەوەری پێ بکەن چەند بەشێکی تریش بکرێتەوە خەڵکی ناوچەکە بە تەواوەتی سوودی لێ ئەبینێ. قاعات هنا كلها قديمة هۆڵەکانی زۆر کۆنن کەرەڤانەکانیش زۆر ساردن بۆیە پێویستمان بە هۆڵی نوێ هەیە تەنها 2 بەشی لێیە پێویستمان بە بەشی نوێیە کە بکرێتەوە. یاریدەری کۆلێژی پەروەردەی خورماتوو دەڵێت بەهۆی کێشەی موڵکایەتی زەوی کۆلێجەکەەوە ناتوانین بینای نوێ دروست بکەین. کاتووە لە 2 بەشی فیزیا و بەشی زمانی عەرەبی بە هەردوو بەشەکەەوە تێکرای تەلەبەکانی نێوان 1000 بۆ 1100 تەلەبەیە گەورەترین کێشەی کۆلێژەکەی ئێمە بریتە لە مولکیەتی کۆلێژەکە کە ئەوە سەر بە وزارەتی بەلەدیاتە نەگواسترێتەوە بۆ سەر وزارەتی خوێندنی باڵا ئەو گواستنەوە پێویستی بە بڕە پارێکە نێوان 450 میلیۆن دینار بۆ ئەوەی وزارەتی خوێندنی مدابینی کە بۆ وزارەتی بەلەدیات. لەم ماوە نێزگە داوامان کرد لە جەنابی جێگری فراکسیۆنی کێتی نیشتمانی کاک دکتۆر مەلاک کەریم بۆ ئەوەی ئەو تەلەبانەی ئێمە بگانێتە دەست سەرۆکی وەزیرانی حکوومەتی عێراق. کۆلێجی پەروەردەی خورماتوو نزیکەی 1000 خوێندکاری هەیە و دابەش بوونە بە سەر 2 بەشدا و کێشەی کەمی بینایان هەیە و لە سەردانی سەرۆکوەزیرانی عێراق بۆ پارێزگای سەلاحەددین جێگری فراکسیۆنی کێتی داوای چارەسەری کێشەی موڵکایەتی و دامەزراندن و دروستکردنی بینای نوێی بۆ کۆلێژی پەروەردەی خورماتوو کردووە و بە جێبەجێکردنی ئەو داواکاریانە کۆلێجەکە پەرە بەخۆیەوە دەبینێت. کاروان حەبیب کورتسات نیوز خورماتوو.